خی گەورەتان لەبێ بینەرە بە ڕێزەکانم لە زانکۆی کۆیین بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی زۆر گرنگ کە پێویستە بە تەواوی ژیانی ڕۆژانی هەرتاکێکمان باز لەوە دەکەین کە وەرزش لایەنێکی دانەبراوە پێویستە بە تەواوی تاکانی کۆمەڵگا دەتوانین بڵین کە وەرزش گرنگی تایبەتی هەیە بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بە گشتی و ئۆتیزمیش زۆر بە تایبەتی بۆ ئەم مەبەستا سەردانی دکتۆر سابر محەممەدمان کردو کە چارەسەرکاری وەرزشیە لێ دەپرسین ئایا وەرزش گرنگی کە بۆ تاکێکی ئاسایی هەیە لەگەڵ ئەوژە دەتوانین وەکو گرنگێکی زۆر بۆ بدرێت کە منداڵێکی خاوەن پێداویستی سوودی لێ بێن سڵای خۆی گەورەتان لەوێ کاک دکتۆرگە سڵای خوش لە ئێوە بەخێر بێن سەرچاو و ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستان هیوادارم ئەم بەرنامەی ئەمڕۆ کە پێکەوە بە هاوبەشی دەکەین سوودی وێ بۆ کۆمەڵگاکەمان بەگشتی و ئەو خانەوادانە کە مناڵی پێداویستی تایبەتیان هەیە بە تایبەتی هەر بەو شێوەیە کە خۆتان باستان کرد وەرزش با بڵێن بەشێکی دانەبڕاوە لە ژیانی ئێستای مرۆڤ لەم سەردەمەی ئێمەدا هەردەم ئێمە خۆمان لە ڕووی ئاکادمیەوە وەرزش پۆلینەکەین بۆ سێ بەشێکی خۆشگوزەرانیە کە خەڵک بۆ خۆشی و کات بەسەربردن وەرزشەکە بەشێکی بزنسە ینی لە ڕووی بازرگانیەوە بازرگانی پێکرێ بەشی کردی تەندروستیە کە بۆ تەندروستی دەکرێت ئەویش ئەکرێ بە دوو بەشەوە خۆپارێزی لەگەڵ چارەسەر کە ئێمە بەکارهێنین وەرزش خۆمانەزانین هەردەم ئەوانەی کە نەسیحەتی عامە دەکەن بۆ تەندروستی یەکەم شت کە باسیەکەن ئەڵێ تۆ دانەبڕی لە وەرزش واتە ڕۆژانە وەرزشی خۆت کە لەبەرەوەی تەندروستیەکەت پارێزراو بێ و دووربی لە نەخۆشیەکان ئێستش دەزانی کە چارەسەری بەشی هەر زۆرێ لە نەخۆشیەکان ئەگەر بەگشتی وەرزش نەبێ بەشێک لە چارەسەرەکە وەرزشە تا وەرزش ئێستا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە تەندروستی مرۆڤ لەم سەردەمە کە ئێمە بەڵام بەرنمەکەی ئەمڕۆ کە تەوەرەکە لەسەر ئۆتیزمە زۆر کاریگەرتر و زۆر ورتر وەرزش کاریگەری هەیە لەسەر کۆنتترۆلکردنی با بڵێن کێشەکان و گرفتەکانی خاوەن پێداویست تایبەتەکان بەگشتی و هەروەها ئۆتیزم بە تایبەتی زۆر باش کاک دکتۆرەگەر باز لەوە بکەین منداڵانی ئۆتیزم بەگشتی گرفتیان هەیە لەوەی کە ناتوانن ئەو ئاگای کە هەیەە کوی بکەنەوە بۆ یەک ئامانجبی پێکن وەکو مرۆڤێکی ئاسایی دەتوانین لە ڕێگەی وەرزشەوە پەرە بۆ لایەنی ئاگایان بدەین یاخود ئاگایان کۆنتترۆل بکەین و زیادی بکەین خۆی مناڵانی ئۆتیزم کە هەست کە تەشخیصی ئۆتیزمیان و دەست نیشانکردنی ئۆتیزمیان بۆ کرێ لەلایەن پسپۆڕانی پزیشکیەوە پلەبەنیان بۆکانتە تۆ پلیان بۆ دانی کەمە چە پلەیەکن لە بێ ئاگایی هەندێک جار ئەم قسە هەیە کە ئەمانە بێ ئاگان بێ ئاگانین من خۆم سەرنجم داوە لە مناڵانی ئۆتیزمە کە ناتوانن ئەمان تەرکیزیان کۆبکەنەوە لەسەر بابەتێک دەن ئەوە نییە کە تەرکیزیان نەبێ وەرزش لایەنێکی جەستەیی نییە وەرزش لایەنێکی جەستەیی فکریە وانی کاتە توانین بڵین وەرزش کە لایەنی جەستەکێتی پەیوەندێکی بەهێزیە لەگەڵ ڕەبتکردنی لەگەڵ مێشک تۆ بەبێ مێشک بەبێ فەرمانی دەستپێکەکە لە مێشکە کاردانەوەکان لە جستا بێ بەڵام دەستپێکردنەکە لە مێشکە خۆ بێ ئاگاییەکە یا کەم ئاگاییەکە یا تەرکیز کۆنەکردنەوەی و چڕتنەکردنەوەی تەرکیزەکەش لە مێشکدایە بۆیە ئێمە لە ڕێگەی وەرزشەوە توانین چۆن وەرزشی فکریشمان هەیەەوە وەرزشەکان کە بە فکر ئەکرێ و وەرزشەکان کە بە جستاکە وەرزشانش کە تێکەڵن پێیەکەوە ئەمانە زۆر دەوری هەیە و زۆر ئەمە با بڵێن بەحث کراوە لەسەر ئەمە توێژینەوە کراوە لە عالم لەسەر ئەمە کە چ کاریگەریکیان هەیە تەنانەت جۆرەکانی وەرزشی کە تەسیریکی هەیە لەسەر ئەو مناڵانە بۆە کە ئاگاییان زیاتر بێتەوە بۆی کە تەرکیزیان بەرزتر بێتەوە بۆی کە چڕتر بتوان بیر بکەنەوە سەریعتر بتوان بیرکەنەوە کاردانەوەیان هەبێت زۆر باشە کاک دکتۆرەگە باز لەوە بکەین وەرزش تەنها لە بەیانیان سوودی هەیەی بکرێت یاخود کە دەستپێکی ڕۆژەکە یاخود بە درێژایی ڕۆژ کاتەکانی دەتوانین دابەش بکەی وەرزش تێدا جێ بکەیتەوە ئێمە کات و ساتێکی دیاریکرامان نییە تۆ بڵین ئەمە بەس لەم کاتە وەرزش بکرێن سوودی هەیە وەرزش هەر کاتی بکرێت سوودی هەیە هەر کاتی بکرێت سوودی هەیە بەڵام چ کاتێک زۆرترین سوودی هەیە عادەتەن ئێمە وەکو وەرزشوان وەکو خەڵکێکی ئاکادمی لە بواری وەرزش زیاتر با بڵێن پێشنیاری ئەوەکەین کە وەرزش لە بەیانیان بکرێت
لەبەر ئەوەی جسم شەو ئیسراحەتێکی تەواوی کردووە، جستەی مرۆڤ ئیسراحەتێکی تەواوی کردووە، پشووی داوە، خواردنەکان هەموو هەرزیان کردووە لە کۆندامی هەرز، قورسایەکی تیانە، مێشک ئامادەیە بۆ وەرگرتن، چ لە ڕووی فێربوونی جوڵەوە، چ لە ڕووی جستەیەوە تۆ دەتوانانی زەختێکی زیاتری بکەیەوە جستە زیاتر وەرگرە. بەڵام ئەوە کە تۆ عسر وەرزش بکەی لە پاش نیوەڕۆ بیکەی، ئێوارە بیکەی، شەو بیکەی، وەرش بکەی، سوودی نییە نا شتی وامانە ئاساییە دەکرێت، بەڵام باشترین کاتەکانەکە ئەمە پێ دەڵین بەیانیان. زۆر باشە. کاک دکتۆر دەڵێن بۆ منە هیچ جۆرە وەرزشێک و دایک و باوکان ینی ئەو پرسیاریان زۆر لە دروست بووە و زۆر پرسیار دەکەن. هیچ جۆرە وەرزشێک هەیە کە بتوانین ینی بە دەقیقی بڵین ئەم جۆرە ئەو ینی بڵێ ئاماژە پێ بکرێ کە ئەو ماسوولکە لاوازێکە لە ناو منداڵێکی ئۆتیزمیاق و منداڵەکە خاوەن پێداویستی تایبەتە بۆ من ئەم منداڵە ناتوانێت ئەم پەڕێ هەڵبدات و یاخود جبزێک پسکیتێکی بەدەستەوە بێ ناتوانێت هەڵی بچرە چونکە ماسوولکە بچووکەکانی نوکی پەنجەی لاوازە هیچ جۆرە ڕاضەیەک هەیە کە بتوانین بۆ نمونە بە کاتێکی ئەگەر زۆر کەمیش نەبێت زۆریش بە بتوانین ئەم ماسوولکە بچووکانە لەو لاوازێکی تێدایەتی وردەوەرە پەرەی پێ بدەین و بەهێز بێت. نانە 100% ئێمە لە کارامەی بنەڕەتیەکانمان هەیە. سێ جۆرە کارامەی بنەڕەتیمان هەیە کە با بڵێن کارامە گەورەکانن، واتە جوڵە گەورەکان، کارامەی جوڵە گەورەکان و جوڵە بچووکەکانن، دقیقەکان و تەناولیشمانەوەتە ئەو شتانێک کە بەدەست دەکرێت. ئەم سێدانە کە کۆکەرەوەی هەردوو دانیان لەم سێدانە پێکەوە شتێکمان بۆ دروستە کا پێ دەڵێن قابلیە حرەکی، واتە من دەتوانم جوڵەیەک بکەم ڕاستەوخۆ. ئەو کارامە بنەڕەتیانە وەکو چین، وەکو ڕۆیشتن، وەکو شت فڕێدان، وەکو شتگردن، وەکو شت بەرزکردنەوە لەسەر عەرز، وەکو ڕاکردن، وەکو بازدان، وەکو هەڵپەڕین لە شوێنی خۆتەوە، ئەمانە کارامەیەکی بنەڕەتین گەورە بچووکن. تۆ کە شتێک هەڵەگری لەسەر عەرز تەبعەن تۆ دوو کارامە خەریکی بەکارهێنی، لەبەرەوەی تۆ هەم ماسوولکە گەورەکانت بەکارهێناوە، هەم ماسوولکە بچووکەکانت بەکارهێناواتە تۆ کارامەیەکی جوڵەی گەورە، کارامەی جوڵەی وردیشت بەکارهێناوە لە یەک کاتە. تەبعەن تۆ بۆ ئەمانە وەرزشت هەیە، بەڵام وەرزشەکە بەپێ ئاستی ئەو مناڵە چ لە تەمەنیە، چ ئاستی پلەی نەخۆشیەکەی، چ ئەو وەسائلی یارمەتی دەرە کە لای ئامرازی یارمەتی دەرەکان کە لە بەردەستی منە، بەپێ ئەوانە من دەتوانم یارمەتی بم بەرەو باشتربوونی بم. ئەم هەتا دەمەوێت ئەم شتە بڵێم، هەتا ئەمڕۆ کە ئێمە لەم بەرنامە قساکەین پێکەوە، ئێمە شتێکمان نییە بە ناو چارە سەرکار بۆ ئەم مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە شتێکمانی بڵێن ئەوە چارە سەرمان کردووە. ئێمە هەوڵ ئەدەین کە کواڵیتی ژیانی ئەم مناڵانە باشتر بکەین، واتە بیان بین بۆ ژیانێکی سربەخۆ کە پێویستیان بە دەور و پشتیان نەبێەوە خۆیان بتوانن ئەرکەکانیان جێبەجێکەن. زۆر باش. دەڵین بیان بین بۆ ژیانێکی سەر بەخۆیانی پشت بەخۆیان ببەستن، پێویستیان بە چاودێری دقیقی خێزانەکان، ئەندامانی خێزانەکان بێنێ کاتە توان لە ڕێگەی وەرزشەوە منداڵێک ئاراستە بکەین کە بۆ منە بڵین ئەگەر دەستپێکی ڕاهێنانی هەر منداڵێک لە سنتەر یاخود لە ماڵەوە کە زانرا ئۆتیزمیاخ و هەر حاڵتێکی تری هەیە، ئەگەر دەستپێکە کەژ وەرزش نەبێت توانین بڵین دەبێ بڵین کە خاڵێکی زۆر جەوهەری و گرنگە کە وەرزش لەناو پرۆگرامی تاوی ڕاهێنانی سیستەماتیکەیدا هەبێت. 100% پێم خۆش بوو ئەو بابەتت کردەوە. بەڕاستی ئێمە ئەبێ شتێک بزانین، مناڵی خاوەن پێداویستی تایبەت، من خۆم وەکو کەس حەزم لێ نییە ناوی لێ بنی نەخۆش، ئەنی بە ناوی نەخۆشێک سێری بکەین. مناڵێکە کە پێداویستیکی تایبەتی هەیە، ئەم پێداویستی تایبەتە بۆ ئەوەی کە ئێمە کۆنتترۆڵی کەین پێویستی بە سێگۆشەیەک هەیە کە ئەم سێگۆشە پێکەوە هاوکار بن. گۆشەی یەکەمی کە خودی کەیسەکەیاتە خودی مناڵەکە کە نەخۆشەکە گرفتەکەی هەیە و نابێ بە نەخۆش ناوی ببین. دوو خانەوادەکەیەتی، واتە ژینگەکەی دەور و پشتی کە ئەوەی لەگەڵی ئەژیدایی با بە برایە خوشکە کە سوکارەتی. سێ ئەو مەرکەزە ئەو سنتەرەیەکە با بڵین ڕێنمایەکانی پێدەدا. ئەم سێدانە ئەگەر یەکێکیان نەقسی تێدا بێ نەتوانێت با بڵێن کاروبارەکەی خۆی بە تەواوەتی جێبەجێ بکە، ئەم پرۆسە بەڕێوە ناچێت. بەڵام ئەم سێ گۆشە دەبێت لە ژێر با بڵێن چاودێری کەسێکی پسپۆڕابێ هیچ لە ژێر چاودێری حکوومەتا بێت. ئەبێ حکوومەت ئەم پرۆسەیە بەڕێوە ببە. چارە سەرکار
من یەک شتیش بڵێم چارە سەرکار بەس ئەرکی ئەوە نییە کە ڕێنمایی و وەرزش و جوڵەکان و معالجەکان دابنێ بۆ مناڵەکە چارە سەرکار ئەوێ ڕێنمایی بدا بە بنەماڵەکەیش بۆ لەبەر ئەوەی ئێمە لە دنیای ئەمڕۆ بەتایبەت لە وڵاتی ئێمە کە ئەشۆرانسمانیەوە تەمینمان نییە تۆ مناڵەکەت لە هەفتەیەکە ڕۆژێکیان 2 ڕۆژ ئەتوانی بیبەی بۆ سنتەر لە حکومی وانە ئەو ڕۆژە یا 2 ڕۆژەش بیبە 3 ڕۆژیش بیبەی مناڵەکەی تۆ سەعاتێک بۆ سەعات و نیوێک لەوێ ئامادابێ واتە 22 سەعات و نیم 22 سەعاتەکەی تری لە ماڵەوە ئەژی بۆیە ئێمە ئەبێ 120 بەرنمەکەمان لە ناو مەرکەزا بێ 180 لە ماڵەوە بێ بۆیە ئێمە بیبین بەسەر بەخۆی چۆن ئێمە هیچ خاون پێداویستی تایبەتێکمان نییە بتوانین لە ناو سنتەرەکانی ڕاهێنان لە ناو سنتەرەکانی چارەسەر و تەهیلا بتوانین چارەسەرێکی تاوی بۆ بکەین مادام لە ماڵەوەیە لەگەڵ کێ ئەژی لەگەڵ خانەوادەکەی ئەژی بۆیە تۆ دەبێت ڕێنمای ماڵەوەش بکەیت کە چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکەن چۆن ورچەکانی لەگەڵ بکەن و چۆن چاودێری ژیانی ئەو مناڵە بکەن و خودی چارەسەرکارەکە بێ بە چاودێر بەسەر بنەماڵەکەشەوە بۆیە بۆ خاون پێداویستی تایبەت ئەو بەڕێزانێک کە چارەسەرکارن ئێستەوە ئەگەر ئەم بەرنامە ببین دەزانن بەڕاستی کارێکی زۆر قورسە پرۆسێکی زۆر قورسە چۆن ئەرکوماندووبوونەکەی دووقاتی ئەوانی ترە لەبەرەوەی تۆ هەم ڕێنمایی ماڵەوەکەی هەم ڕێنمایی مناڵەکەکەی هەم چاودێری ماڵەوەکەی هەم چاودێری مناڵەکەش دەکەیت کات دوتۆر بۆ منە لە ئەم کۆمەلگای ئێمەدا هۆشیاری دایک و باوەگیا خۆت هۆشیاری تاک بۆ تاکە ئەم کۆمەلگا گەشتوتەوەی کە بۆ منە خێزان هەبێ بێ بۆ لای جەنابێت کە بەرنمەیەکی ڕاهێنانیان بۆ دابنێ کە لە ماڵەوە بۆ منە چ جۆرە وەرزشێک بە منداڵەکەیان بکەن بۆ ئەوەی بە کەمترین کات ینی زۆرترین سوود لە پێشکەوتنی بۆ منە لایەنی ئاگایی یاخود لانێت زۆرجار ئەم وەرزشە بێتەوەی ئەوەی کە ببێتە خاڵک بوو بەهێزبوونی لایەنی کۆمەڵاتی چکە تۆ لە کۆتاییدا ڕێگایکی چێژ بەخشە ئەم منداڵە بەرکەوتنی دەبێت لەگەڵ دایک و باوکی کاتێکی خۆش بەسەر دەبن ینی لانەیە کاریگەری هەبێ بەسەر لایەنی کۆمەڵاتی هیچ دایک و باوکێکە بۆ کە تۆ بتوانانی بەرنمەیان بۆ دابنی و چاودێریان بکە بۆی منداڵەکان لە خەم منداڵەکان دابن بە کەمترین کات بەرەو پێشەوە بچێت طبعا ئێمە کە بەرنامە دانی بۆ مناڵی خاون پێداویستی تایبەت طبعا یەکەم شتێک کە لەگەڵ دایک و باوکەکە یەکلایەکەینەوە ئەوەیە کە بەشی زۆری ئەم پرۆگرامە تۆ ئەبێ جێبەجێکاریبی لە ماڵەوە ئەو خۆی قبولی ئەمێتە لە کۆمەلگای با بڵێن ڕۆژهەڵاتیش ئەمە عاتفین بەڕاستی یعنی دایک و باوک جەرگی خۆیەتی و ئامادەی هەموو ئیشێکی بۆ بکە بەڵام لە ڕووی ڕۆشنبیری کۆمەڵایەتیەوە بۆ ئەم بۆ خاون پێداویستی تایبەت و بە تایبەتتر بۆ ئۆتیزم هەتا ئێستا ئێمە شەرمێکمان هەیە هەتا ئێستا شەرمێک لەناو کۆمەلگا هەیە دایک و باوک پێ شەرمە بڵێ مناڵەکەم ئۆتیزمی هەیە کە ئەمە شتێکی زۆر نۆرماڵ ینی ئەو گرفتێکە کە دروست بووە تۆ ئەتەوێت چارەسەریکەی بە شاردنەوە کارەکە لە مناڵەکەی خۆت قورس بەرەو پێشتن منداڵەکەی هیچ یارمەتیدانێک نییە بۆیە بەڵێ ئێمە کە ئێستا بەرنامەدانین هیچ بەرنمێکمان نییە بۆ خاوەن پێداویستی تایبەت دەتوانم بڵێم بۆ نیرۆ ریهابڵتیشن یانی نەک بۆ خاوەن پێداویستی تایبەت نەخۆشمان هەیە جەڵتەی مێشک ئێمە پارکینسۆن MS ئەمانە خۆ بە قەولێک بڵێن خاوەن پێداویستی تایبەتیش نین وەکو مناڵی ئۆتیزمیا وەکو مناڵی شەلل دەماغ پێیان ئەڵین کە بەشی هەرە زۆری بەرنمەکەی ئێوە کە جێبەجێکن لە ماڵەوەیە ئەبێ لە ماڵەوە بیکەیت چۆن تۆ لە ماڵەوە ئەژی چۆن تۆ ئەتەوێت لە ماڵەوە سەر بەخۆبی کێشەکەی ئێمەش زیاتر ئەوەیە ئێمە سنتەر و شوێنی ڕاهێنانی واتە ژێرخانەکەیمان نییە بە شێوەیەکی گشتی بتوانین هەردەم خزمەت گوزاریەکان بدەین خەڵکی پسپۆڕی لۆ بوارەمان زۆر کەمە و ماندووبوونیکی زۆری تێدایە ینی جاروایە پاش 10 ساڵ 12 ساڵ بەڕاستی چارەسەرکارەکان خۆیان تووشی نەخۆشیە بن تووشی فەقەرات و مەشاکلی جمکەکان و ئەمانە بن چۆن قورسە خۆتان نەزانن هەڵسوکەوتکردن لەگەڵ مناڵی با بڵێن خاوەن پێداویستی تایبەت هیچ کەس نازانێت جگە لە چارەسەرکار نەبێت یان کە دایک و باوکی ئەو مناڵەبی کاک دکتۆر هیچ جۆرە وەرزشێکی تایبەت هەیە بۆ منە ئێمە وای لە منداڵەکە بکەین زۆربەی منداڵانە گرفتیەوەیە کە خەویان زۆر کەمیان خەویان زۆر پسڕە یاخ و بۆ منە ناکەونە قوڵای خەوێکی ئارام بە تایبەتی لە شانە
دەتوانرێت بۆ منە سوود لەوە بکەیت کە ڕۆشتنێکی ئاسایی بە یاخود جۆرە ڕاضەیەک هەبێ بۆی ئەم منداڵە پێش ئەوەی بخەوێت دایک و باوک ئەم جۆرە ڕاضی پێ بکەن تاوکو سوود لەوەی بکەن کە ئەم منداڵە خەوێکی قوڵ و ئارام کە لە شەوەکەدا طبعا سەدا هەفتا و نۆی بەپێ ئامارێکی ڕسمی سەدا هەفتا نۆی مناڵانی ئۆتیزم کێشەی جوڵەیان هەیە تقریبا لە نێوان سەدا 50 بۆ سەدا 65 کێشەی خەویان هەیە ئەمانە کە کێشەی خەویان هەیە لە ساڵی 2020 هاتن بەرنمەیەکیاندانە بەناو بەرنمەی کاتا کۆمەڵە وەرزشێکە کۆمەڵە جوڵەیەکە لە وەرزشی کاراتی دایاننا بۆ مناڵان کە ئۆتیزمیان هەیە دوو گروپیان هێنا گروپیان کاتایان کرد گروپیان زۆر نۆرمال ژیانی احتیادی خۆیانە کرد لە دوای 2 مانگەوە بینیان ئەو گروپی کە کاتاکاتە وەرزش ئەک بە پێ بەرنمێکی پرۆگرامیدا ڕێژرا و منەظەم بینیان کە خەوەکانیان کواڵیتی خەویان باشترەوە خەویان قوڵترە پچڕیەکە زۆر کەم بووتەوە قوڵای خەویان زیاتر بووتەوە و مناڵەکان کە بەیانی لە خەو هەڵدەستن ئەو کۆمەڵە مناڵەکە وەرشەکانیان کردووە ژیانیان زۆر هێمنترەوە چۆن بڵێم پێشکەوتنی چارەسەرەکەیان زۆر باشترە ئەمە ئەوە بەپێ توێژینەوەکان ئەڵێ مناڵانی ئۆتیزم بە تایبەت ئەوانەی کە بیشفعالن ADHD-یەکان ئەڵێ ئەوانە کە 20 دقە وەرزشی بەردەوامەکەن کە ئەبێ بەسەرێکەوە بەڵێ هەوایی پێڵێن لا ئێمە سیستەمی لا هەوایی و با بڵین لاکتیک ئەسیدمان هەیە لەگەڵ هەوایی ئەوانە کە 20 ئۆکسیژن بەکارهێنن 20 دقە بەردەوام واتە لە 20 دقە کەمتر نەبێ 20 دقە بەسەرەوە لە ڕووی بایۆلۆجیکەوە زۆر گەشەیان باشترە و گرفتەکانی با بڵێن کێشەکانی ئۆتیزمەکانی گرفتەکانی کێشەی ئۆتیزمیان زۆر کەمترە بێتەوە وەکو بێتەرکیزی یا کەم تەرکیزیەکان وەکو ئەوەی کە جوڵەیان زۆرە جوڵەکەیان کەم دەکەنەوە محدودی داکەن وەکو ئەوەی کە سەرنج بدەن سەرنجەکانیان زۆر باشتر و قوڵتر و بەتواناترە وەکو بینینەکانیان زووتر گواستنەوەی چاوەکانیان دەکەن ئەمە ئەومان پێسەلمێنێ کە وەرزش بە هەموو جۆرەکانیەوە واتە بە جۆری وردەکانیەوە کە بەدەست دەکرێت بە ماسوولکە گەورەکانەوە و بە هەوائیەوە کە یەکێک لە سیستەمەکانی وەرزشکردنە لە ڕووی فیزیۆلۆژیەوە واکە کە ژیانی ئەم مناڵە بەرەو باشتر بڕۆ کە ژیانی بەرەو باشتر ڕۆی تەبعاً ئەرکەکە لەسەر دایک و باوکەکەش کەمترە بێ و مناڵەکە بەرەو باشترە ڕۆ چۆن خۆشتان نەزانن ئێمە ئەگەر چارەسەری مناڵی ئۆتیزم خاوەن پێداویستی تایبەت بەگشتی ئەگەر چارەسەرەکانی کۆنتترۆلی بۆ نەکەین ڕۆژ لە دوای ڕۆژ پلەکان بەرەو خراپترە ڕۆ و ئەگە پلەکان بەرەو خراپتر بڕوە چارەسەرکردنەکەی دوایی زۆر قورسترە بێ هەتا دەگاتە ئاستێک لەوازێ بڵێم ئەستەمە ئیتر بتوانین چارەسەرێکی وای بۆ بکرێ بۆیە وەرزش زۆر ڕێگە خۆشکەرە زۆر یارمەتیدەرە بۆ ئەوەی بتوانین هەم زوو چارەسەری بۆ بکەین هەم چارەسەرەکەیشی بۆی سەریعترکەین واتە خێراتری بکەین دەتوانین بڵین لە ڕێگەی وەرزشەوە دەتوانین هەرسێکی تەندروست لەو منداڵاندا بەدی بکەین چکە منداڵانە زۆر بەگرفتی ئەوان هەیە یان زۆر خوگریان هەیە بە یەک جۆر خواردن بە چەند جۆر خواردنێکە کاتەمان لانی هەرسیان لاوازێکە کە خواردنەکانیان هەمە زۆر نەبێ دەتوانین لە ڕێگەی وەرزشەوە بڵین کاریگەری دەبێت لەسەرەوەی کەلایانی هەرسی ئەم منداڵانش بەرەو پێش بچێت و چالاکتر بێت ئەمان کە وەرزش ئەەکەن چۆن جوڵەیەکی ئێمە عادەتەن بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت هەوڵەکەمان لەسەر چیە ئەڵێن ئەو وەرزشانە بکەن کە گشتگیرەوە تا سەرجەم ئەندامەکانی لەش بتوانێت لە ناوی بەشدار بێ کە تۆ ئەم سەرجەم ئەندامەکانی لەش لە ناوی بەشدار بوو تەسی لەسەر کۆ ئەندامەکانی جەستە لەگەڵ تەواوی هەستەکان لێ کاتدا بتوانێت بەشدار بێت باشە ئەمە کە تۆ وەرزش بکەیت ئەندامەکان و هەستەکان بەشدار بن تەسی لەسەر کۆ ئەندامەکانەکە کە تەسی لەسەر کۆ ئەندامەکانەکە واکە ئەمانە کاروباریان باشتر بواتە سیستەمەکانی ناولەش کاروباریان باشتر بوو یەکێک لەوانەیە کە کاروباریان لەو سیستەمانە سیستەمی هەرسکردنە کە مناڵەکان نوعەنما خۆمان شتێکمان هەیە تەیەبوس قەبزبوون هەیە لە مناڵان بەڵام ئەمە کێشێکی گەورەیە بۆ دایک و باوکان و عادەتەنیش هەر عیلاج بەکارهێنن دەرمان بەکارهێنن بەڵام وەرزش زۆر کاریگەری هەیە بە تایبەت
وەرزش بۆ ئەو بەشەی با بڵێن خوارەوەی پشت کە پێ دەڵێن پێلڤیک فلۆر واتە ماسوولکەکانی نازان بەرامبەری کوردیەکەی چییە پێلڤیک فلۆر ماسوولکەکانی پشتەوەی حەوز چۆن یارمەتی دەرە بۆ با بڵێن ئەوەی کە منداڵ بتوانێت بە ئاسانی میز و پیسایی بکات وەرزش دەورێکی سەرەکی هەیە چۆن ئەوانە هەمووی ماسوولکەیە ماسوولکەش ئیلەه لە ڕێگەی وەرشۆنەبێ ناتوانێت بەهێز بێت لە کۆتاییدا ینی بڵم دەتوانم بڵێم وەرزش چارەسەر کارێکی یاخود بۆ تو بۆ خۆ نادام چۆن نایلێتنێ چارەسەر کارێکی بۆ نمونە زۆر سەریعی بێ بەرامبەرە ینی وەکو عیلاج کاریگەری هەیە بەڵام بەبێ بەرامبەری دایک و باوک دەتوان بەرزتی بێنن 100% چارەسەرکاری ئەگەر نەڵێم بێ بەرامبەریشە با من ئەوەی نەڵێم بەڵام سەرەکیە سەرەکیە و لە بەردەستە ئاسانە الحەمدولیلا یعنی ئێستا لە دنیا بەرەو پێشچوونێکی وای بینیوە کە ئێستاوا دیزایانی وەرزش ئەکەن بۆ خاوەن پێداویستی تایبەت بە هەموو پۆلین و جۆرەکانیەوە ئەوەیە کە وەرزش دایک و باوکان من لێرەوە وایەڵێم وەرزش نەک بڵێم تاکە بەڵام سەرەکی ترین چارەسەرە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتریش ئۆتیزم کاک دکتۆر دایک و باوک چۆن دەستکەن بە وەرزشکردن لەگەڵ منداڵەکانیان خاڵی دەستپێکردنیان چۆن بێ باشە دەستپێکردنی وەرزش لەلایەن چارەسەرکارانیشەوە ینی نە دایک و باوک چارەسەرکاران بە هەردوو لایەن پێشوەختە ئەبێ ڕاوێژێک لەگەڵ پزیشکی پسپۆڕی ئەو مناڵە بکەن لەبەرەوەی ئەو تیان بگەێنێکە کێشە و گرفتەکانی ئەو مناڵە چین لەبەرەوەی ئەمە یەک دوو لە کاتی وەرزشکردنە ئەبێ ڕەچاوی هەندێ بارودۆخ بکەن وەکوەیە کە ڕقبوونی ماسوولکەکان وەکو ماندووبوونی ئەو مناڵە وەکو هەناستەی ئەو مناڵە چۆن ئەگەری هەیە ئەو مناڵانە بەتایبەت ئەوانەیە کە کێشەی زیهنیان هەیە فکری و مێشکیان هەیە ئەگەری هەیە تووشی هەندێک مەشاکیل بن وەکو زوو ماندووبوون و تەسیر لە هەناستەشیان بکات بۆیە چارەسەرکار و دایک و باوک ئەوێ هەموو ڕێنمایەکە لە چارەسەرکار وەرگێت چارەسەرکار بۆ خۆشی ڕاستەوخۆ نابێت دەست بکات من ئەمەوێت لەگەڵ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت دەست بکەم بە منی بەرنامەیەکی بۆ دابنم بە دڵنیاییەوە من ڕاوێژ لەگەڵ پزیشکی پسپۆڕی ئەو مناڵاکەم کە تەشخیصی گرفتەکەی بۆ کردووە تەشخیصی ئەو کێشەی بۆی کردووە دوای من بە ڕاوێژ لەگەڵ ئەو بەرنمەکاندا ڕێژم و ڕاوێژێکە ئەمە زۆر باشە و لە کاتی جێبەجێکردنیشیان مراعاتی ئەو خاڵانەکەم لە بەرەوەی تووشی کێشە نەبین گرنگیشە هەردەم ئێمە کاتێک وەرزش بە مناڵ بکەین کە ئەو مناڵە ئامادە بێت لە ڕووی فکریەوە و لە ڕووی جستەیەوە واتە ئیسراحەتێکی کردوێ بە تایبەت پێڵێن هیدرایت واتە ئاوی خوارد بێت زۆر ئامادە بێت با بڵێن مشکی حەسابێتەوە خواردنێکی باشی خوارد بێت و لە ڕووی جستەیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی زهنیەوە ئامادە بێت کە بتوانێت وەرشەکان جێبەجێ بکە ئەو منداڵەکە ئامادەی هەبوویان لە ڕووی دەرونی و لە ڕووی جستەیشە ئامادەی وەرزش بەڵام هەموو ژینگەیەک گونجاوەی کە وەرزشی تیرا بکە منداڵە طبعا وا باشە یعنی مناڵ لە ژینگەیە کابێ کە زۆر تەرکیز نەڕوە عادەتەن باشترین شێوە ئەوەیە کە تۆ بیبێتە ژینگەیە کە جوڵەی کەمی تیابێ لە دەور و پشتەوە لە بەرێ مناڵ بتوانین تەرکیزەکەی کۆبکاتەوە لەسەر ئەو شتانی کە خۆی دەوێت جێبەجێکەوەتە ئامانجەکانی خۆی بپێکێ بۆیە شوێنێکی زۆر گەورە نەبێت بۆ نمونە تۆ باش نییە مناڵەکەت ببێتە ناو ئستادیۆمێک ڕاست ئستادیۆمێک زۆر گەورەیە تۆ بڵێ لێرە وەرزش بکە ئەو لە ڕووی با بڵێن باری دەرونیەکەیەوە لەواتی هەست بە حەماسە تێ بکە بەڵام ئەو حەماسەتە بە پێ توێژینەوەکان تەسیر دەکات لەسەر هەستەوەرەکانی تۆزێ زەعیفی دەکاتەوە بۆیە ژینگەیەکی ئارام هەتا بکرێت کەم جوڵە و هەتا بگرێت زۆر قەرەباڵغ نەبێ ژاوەژاوێکی تیان نەبێ لە بەرەوەی تەرکیزی ئەو مناڵە نەڕابەلایەکانی ترەوە بتوانێت وەرشەکانی خۆی جێبەجێکە ئەمە زۆر زۆر گرینگە ینی ئەمە یەکێک لەو خاڵانەیە کە پێویستە بۆ بەڕێوەچوونی تەندروستی پرۆسەکە ئەگەر چوارچێوەی هۆڵەکان تێپەڕ بدەین ینی بۆبوونا لە ناو هۆڵ و لە ناو یاریگا و شتەکان بچینە دەرێت سروش باشتر نییە وەرزشی تێدا بکرێت بۆ منداڵانە ینی سروش شتێک بێ بە بەرکەوتێ هەبێ لەگەڵ گڵ و خۆڵدا بە بۆنمونە گوێی لە دەنگی باەک بێ کە گەڵای دارەکان دەلەرێن تۆ زۆربەی دکتۆرەکان بڕمونە وەکو ڕێگایەکی زۆر زۆر کاریگەر
بۆ چارەسەرکاری دەرونی جەستەی ئەو منداڵان دایدێن سروشت کاریگەری دەوێت کۆی کە چارچەوەی دیواری ناو هۆڵەکان تێپەڕدەین چۆن مرۆڤ خۆی لە سروشتەوە دروست بووە طبعا نزیکبوون لەگەڵ سروشتیش دەوریکی هەر سەرک ئەوەی هەیە ینی باشی هەیە کاریگەری باشی هەیە لەسەر من مەبەستەکەم چییە لەوە کە نەیبینە شوێنێکی گەورە واتە ئێمە نەیبینە ناو ستادیۆمێکی گەورە بۆ نمونەها با بڵێن یاریگایەک کە فریزە وانە یاریگای کە سەوزایی هەیە زۆر گەورەیە ئەو مناڵە لە ڕووی باری دەرونیەوە حەماسەت ئەیەگرێ ئەو حەماسەتە وای لەیەکان نتوانانی بەسەر ڕەفتارەکانیە زاڵ بێت من زیاتر مەبەستەکەم ئەوەیە بەڵام تۆ لەگەڵ لە سروشت دەتوانی نزیکی بۆ دروست بکەی کە ئەو خۆی بتوانێت ئەرک و فەرمانەکانی با بڵێن لە ڕێگەی وەرشەوە جێبەجێ بکە خۆتان باشترە زانن ئێمە خاوەن پێداویستی تایبەت لە ئەمڕۆدا وەرزشەکانیان تقریبن دەتوانم بڵێم نەک 100% دەتوانم بڵێم سەروی سەتانەوەتی بووە بە یاری هەنی بە شێوە یاریکردن خەریکە بەڕێەوە چێ بۆیە تەمەتۆعێکی لە یەکام مناڵەکە خۆش بەخۆشیەوە یاریمە بەست پێش بڕکەیە بە هەموو یاریەکان هەموو یاریەکان ئەوجا تۆ بپێ پۆلینی تەمەنی ئەو مناڵانە کە جیایان دەکەیتەوە جۆری یاریەکەش ئەگۆڕێ بەپێ تەمەنیان یاریەکە گۆڕێ بەپێ حالەتەکانیان یاریەکە گۆڕێ بەپێ ئەو شوێنە کە با بڵین ئێمە ناوی ئەنین ژینگەی چارەسەر یا ژینگەی ئەو مناڵە یاریەکان ئەگۆڕێ بۆیە عادەتەن ئێماڵێم ئەو مناڵانەی کە لە خوارەوەی 8 ساڵن عادەتەن یاریکی بۆدا بنێن کە یاری دۆزینەوەیە کەشفکردن شتەکەی لێ بشارێ ئەو بەدوی کەشفکردنەوە تا دۆزینەوەی شتێک تۆتانی پازەڵێکی بۆ دابنی بۆ نمونە ئەو خۆی شتەکە ببینێتەوە تێگەی کەشفکردن ئەوە کە شتێکی لێ ئەوەش ئەبیانی ئەوەش یەکێک لە یاریەکانە ئەڵێ لە نێوان با بڵێن ئەوە 8 بۆ 10 ساڵە زیاتر ئەو یاریانی بۆ بکەین کە کێبڕکەی تێدایە ئەتە منافەسەی تێدایە لە 10 ساڵ بەسەرەوە ئەو یاریانی بۆ دانێت کە ئەو بتوانێت خۆی باریسکا لە ناوی ئەمانە بە پێ توێژینەوەی ینی ئەمە بە هەڕەمەکی دانەواتە کە توێژینەوەی لەسەر کراوە کە وەڵامدانەوە بەڵام شتێکی تریش هەیە دایک و باوکان هەندێک جار هەڵاکەن لە ئینتەرنێت یان لە یوتیوب سیرەکەن لە ڤیددیۆەکان لە وێنەکان سیرەکەن ئەبینن هەندێک یاری ئەبینن ئەو یاریە دیزاینکردنی ئەو یاریە کە لە ئەوروپایە کە لە ئەمریکایە لەواچی گونجاو نەبێت لەگەڵ سەقافەت بۆ ئەو کۆمەڵگایی کە من لێژ بۆیە بۆ بەکارهێنانی ئەو شتانش زۆر ئاسانە دایک و باوکە ئیقتراحێکیشیان هەیە بە ڕاوێژێک لەگەڵ چارەسەرکارەکەیان خۆیان بکەن هی مناڵەکەیان بڵێن ئەم یاریەش هەیە ئەگەر ئەو ڕێگە پێدرا بوو بەلایەوە زۆر ئاسایی بووە خۆی ئیتر با بڵین فیلتەراتی خۆی هەیە چارەسەرکارەزانی ئەوە بە کەڵکی دێ یا بە کەڵکینە دەتوانانی بڵێ ئەبێت یان نابێت بۆیە دایک و باب ڕاستەوخۆ خۆیان بە هەڵنەستن بە جێبەجێکردنی هەندێ وەرزش کە لە ئینتەرنێت دەری دەکەنیان لە شوێنێکەوە وەری دەگرن ئەوەیە کە بەبێ ڕاوێژ ئەو وەرشانە جێبەجێ نەکەن.